ساتی گەڕانەوەی سەیفوڵڵا و شادبوونەوەیەتی بە کەسوکار و خانەوادەکەی دوای 28 ساڵ لە دابڕان و 21 ساڵ لە بێسەر و شوێنبوونی بە تەواوی دوجار بەرەبەیانی ئەمڕۆ سەیفوڵڵا لە فڕۆکەخانەی سلێمانیەوە بۆ زێدی خۆی لە سەرچاوەی سەر بە ئیدارەی ڕاپەڕین گەڕایەوە. دایکی سەیفوڵڵا دەڵێت زۆر دڵخۆشە بە گەڕانەوەی کوڕەکەی و دەژڵێت دوو دیاریشی لەگەڵ خۆی بۆ هێناون کە مەبەستی خێزانە ئەفریقیەکەی و منداڵەکەیەتی. ئارێ وەڵڵا هەر شکرانە خوای ئەلحەمدولیلای ئەرێ وەڵڵا هەر شکرانە خوایەکەم ئەرێ وەڵڵا هەر شکرانە خوایەکەم ئەرێ وەڵڵا جێژنەی لە ماڵە مەلحان ئەرێ وەڵڵا جێژنەیە ئەرێ وەڵڵا ئەلحەمدولایەوە کوڕ هاتەوە دوو کەسە دیشی بۆ هیناین ئەرێ وەڵڵا بەڵێ مدارەکیش خێزانیش چکە بە حکمیەوە من لەگەڵی ژیان 20 ساڵ و پێکەوە بووین و لە یەک ژووردا و لە ژوورێکی 5 بە 3دا ڕەنگە شعوری من و هەستی من ڕەنگە لای براگزەکانم جیاوازتر بێ زۆر دڵخۆشین هەستێکی زۆر خۆشمان هەیە. پەیام چیرۆکی بێسۆراغی و پاشان دۆزینەوەی کەسوکارەکەی و گەڕانەوەی بۆ زێدی خۆی لە دەمی سەیفوڵڵاوە دەگێڕێتەوە. سەیفوڵڵا دەڵێت لە ئەفریقا ئیمامی مزگەوت خوشکەکەی خۆی پێشکەش کردووە و ئەویش بە پێی ئاینی ئیسلام مارەی کردووە. خاوەنی منداڵێکە و لەگەڵ خۆی هێناونی بۆ کوردستان. کاریەوە منداڵ بووم هەرزە کار بووم 20 ساڵ جاری یەکەم ڕۆیشتم 17 ساڵم بوو جاری دووەم ڕۆیشتم 19 ساڵم بوو جاری سێم ڕۆیشتم ئەوە کاکەم لێرە 20 ساڵم بوو هەرزە کار بووم گوتم ئەچم بۆ وڵاتێکی تر ژیانێکی خۆشتر چوم بۆ ئیمارات و ژیانەکەشم سجن بوو کوڕێکی میسری خوا خێری بنووسێ بە زەمانەت منی هێنا دەرێ گوتیەوە نەخۆشە و کۆڕۆنای هەیە هێنامێ دەرەوە کە هێنامێ دەرەوە بە برایە کچم برا ئەو کچەی کە ئەو ژنەی کە هەمە ئێستا هاوسەری ژیانمە براکە ئیمامی مزگەوتە بە براکەی ئاشنا بووم و بووین بە برادەر و چوم ماڵێ و حەزم کرد خوشکەکەی بخوازم و لە بەرنامەمدا نەبوو و سەرکەوتوش بووم و خواستم و بەپێی شەرع ئیسلام و مارەم کرد و کە مارەم کرد هەر سێ مانگێک ئەچوم بۆ محکەمەکە ئاخر محکەمەکەم سێ مانگلەوە پێش بوو لەگەڵ کوڕەکەم چوم. کەسوکار و دراوسێکان هەمووان هاتوون بۆ ماڵی دایکی سەیفوڵڵا و دڵخۆشی خۆیان دەردەبڕن و خانەوادەکەشیان چێشت و نانێکی زۆریان ئامادە کردووە بۆ میوانداری و دەڵێن سوپاسی خوا دەکەن کە دڵخۆشی کردوون. ئێوە پێما بێت چێشتنانێکی زۆرتان ئامادە کردووە بۆ خۆشی هاتنەوەی کاک سەیفوڵڵا. بەڵێ ئەلحەمدولیلا بەڵێ خۆشترین ڕۆژمانە خۆشترین ڕۆژمانە مێژوویە بۆ ئێمە ئەوە فەزڵی خوای گەورەیە الحەمدولیلا کە بابمان نەما هیچ ناشکریەکمان نەکرد خوای گەورە بۆی قەرەبوو کردینەوە الحەمدولیلا لە زیاتی کاکە سەیفوڵڵای برام کاکە ئارازی برازام کەلسمخانی براژنم خۆشحاڵ بووین ئەو دیارە جوانەی بە ئێمە بەخشین. چیرۆکی سەیفوڵڵا و دیارنەمانی لە ساڵی 1996ەوە دەستی پێکرد. ئەو ساڵەی بە مەبەستی گەشتن بە ئەوروپا کوردستانی جێهێشت بەڵام سەفەر بۆ کینیای برد هەرچەندە تا ساڵی 2003 خێزانەکەی لە ڕێگای تەلەفۆنەوە پەیوەندیان پێوە دەمێنێت بەڵام لەو ساڵەوە پەیوەندیەکانیان دەپچڕێت و بە تەواوی بێسەر و شوێن دەبێت تا ئەو کاتەی ساڵی ڕابردوو دەرکەوتەوە. ئەگەرچی باوکی سەیفوڵڵا بە خەمی دووری ئەوەوە سەری نایەوە بەڵام دایک و برا و کەسوکارەکەی دڵخۆشن کە پاش دەیان ساڵ بێسەر و شوێن بوون براکەیان دۆزیوەتەوە و پێی شاد بوونەتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام سەرچاوەی سەر بە ئیدارەی ڕاپەڕی.